دیارە ئەو ڕکۆبوونەوەی یەکەمی جێبەجێکردنی بڕیاری یاسای ژمارە 3 ساڵی 2019 پەرلەمانی کوردستان کە تایبەتە بە تاپۆکردنی هەموو خانە بێتاپۆیانی کە لە هەرێمی کوردستاندا هەن بۆ مەبەستە ئێمە وەکو لیژنەی باڵای ڕاپەڕین کۆبوونەوەی یەکەممان لەگەڵ سەرجەم سەرۆکی یەکە ئیداریەکان لە سنووری ڕاپەڕین لە قایمقام و بەڕێوەبەری ناحیەکان و سەرۆکی شارەوانیەکان و ئەندامانی لیژنەی باڵا ئەنجامدا بە مەبەستی دەستپێکردن بۆ جێبەجێکردنی یاسای ژمارە 3 دیارە دەبوو ئەو یاسایە زووتر کەوتوا بواری جێبەجێکردن بەڵام بەهۆی بارودۆخی نەخۆشی کۆڕۆنا و ڕاگررتنی دەوام بۆ چەند جارێک بۆ ماوەیەکی دوور و درێژ هۆکار بوو بۆ ئەوەی کە نەتواندرێت لە کاتی خۆیدا یاساکە بکەوێتە بواری جێبەجێکردن بۆ مەبەستە ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەی یەکەممان ئەنجامدا و بڕیاری پێکەنانی لیژنەی لاوەکی درا لە سەرجەم قەزا و ناحیەکانی سنووری ڕاپەڕین و لە سەرەتای مانگی هەشتیشدا هاوڵاتیانی سنووری ڕاپەڕین ئەوانەی کە خانوویان هەیە و دایانەوێت تاپۆیکەن بەپێی ئەم یاسایە و ئەو خەڵکانی کە خانۆکانیشان دژە نیشتەجێە دەتوانێت داواکاریەکانیان پێشکەشی سەرۆکی یەکە ئیداریەکان بکەن و لە داهاتوودا بەپێی ئەو میکانیزمەی کە میکانیزمی تازەوە ڕوونکردنەوەی زیاتر لەلایەن بەڕێوەبەرایەتی شارەوانیەکانی ڕاپەڕین و سەرۆکایەتی شارەوانیەکان و سەرۆکی یەکە ئیداریەکان بەرچاوڕوونی زیاتر بە هاوڵاتیان دەدرێت وەکو بەڕێوەبەرایەتی شارەوانەکان و هەر 15 شارەوانەکەش ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردووە لە بابەتی وردبینیکردن بەڵێننامە کۆنووسی کەشف و هەروەها وەرگرتنی داواکاریەکان و سەرجەم ڕێکارەکانی تریش پشتیوان بەخوای گەورە لەگەڵ دەرچواندنی مەحزەری ئەم کۆبوونەوەی کە ئەمڕۆ کردمان لە هەفتەی داهاتوو لە ناوەڕاستی هەفتەی داهاتوو یان لە کۆتایی هەفتە هاوڵاتیان دەتوانن چەند لە یەکەی ئیداریەکان داواکاری خۆیان بۆ تاپۆکردنی خانووەکانیان یاخود بۆ لابردننی ئەو خانوانەی کە دژە نیشتەجێن پێشکەشی یەکەی ئیداری بکەن و سەرۆکی شارەوانەکان و سەرجەم ستافی شارەوانی ڕاست پێراون و ئەو شارەوانیانشی کە ئامادەنین یاخود نەخشەی پەشەندکراویان هەموو شارەوانەکە یاخود بەشی شارەوانی ئامادەنیە ئێمە هەموو ئستعدادی هەموو هاوکاریەکمان کردووە لە ڕووی مادی لە ڕووی لۆجستی لە ڕووی هێزی کارەوە کە سەردانی شارەوانەکان بکەن و بە زووتری کە بتوان لە ماوەی چەند مانگێکدا نەخشەی سەرجەم شارەوانەکان ئەوانەی کە ئیمکانی ئامادەکردنیان هەیە ئامادەی بکەین و بتوانین زۆرترین هاوڵاتی لەم یاسای ژمارە 3دا سودمەند بوون.